نەورۆز و ڕۆژهەڵات سوپای پاسداران لە ئیلام ئەڵێ کاکە ئێمە مشکیلەمان لەگەڵ ئاهەنگی نەورۆزان نییە. ئەوەی ئاهەنگی نەورۆزە گێڕێ بابێ مۆڵەت وەرگێ بچی ئاهەنگەکەی خۆی بکە، بەڵام ئەبێ احترامی مانگی ڕەمەزان بگرێ و دروشمی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش نەڵێنەوە لە حەفلەکانە. جا ڕۆژە لە ئیلام کۆبوونەوەی کرابوو، سوپای پاسداران داوای لە هەموو دایرەکان کردبوو ڕێگە نەدەن ئاهەنگی نەورۆز بکرێتەوە و قەرەباڵغی وشت دروست ببێ. بەڵام ئێستاڵێ ئێمە شتی وامان نەوتووە، قسەکانی ئەو ڕۆژەمان تەحریف کراوە، ئازادن لە ئاهەنگ و شت، بەڵام بێن ئیجازە وەربگرن. ئەمە لە ئیلام. لە مەهابادیش گەنجانی شارەدەی گوێکتەپە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە فەیسبووک و ئەنستیگرام و تەلیگرام و ئەمانە ئاگاداریەکیان بڵاو کردبوویەوە کاکە بێنە ئاهەنگەکەمان حتا ئەتوانن قەرەباڵغی بکەن، هەموو شتان بەجلی خاکیەوە. وەڵا برامی تر هێزانیەکان پێیان زانیون و ترساون، یەکسەر بە موختارەکانیان وتووە ڕێگە نەدەن یەک کەس حەفلە بکە و ئاڵای کوردستان هەڵ بکە. بە گەنجەکانیشان وتووە باشە کاکە گیان هەرچێکتان کردو لەو کاتای مەیکەن، ئەتر هەر کاتێکی ترێکەن بیکەن قەی ناکە. ئەڵا گەنجەکانی ژووتیوانە نەخێرشتیوانی هەر لەو کاتایکەین. ئەتر هێزانیەکان کە زانیویانە گەنجەکان ناترسن، هەر سوورن لەسەر بەڕێوەچوونی ئاهەنگەکە، بۆ شەوەکەی جەیشێکی زۆر لە دەرەوەیە بۆ گوێکتەپە. ئەتر کە خەڵکی مەهاباد و شوێنەکانی تریش بەمە ئەزانن هەمووی لە داخە جلی خاکی لەبەرەکەن بە ژن و پیا و کوڕ و کەنج و پیر و مناڵۆ باشە بەڕێیەکەون بۆ گوێکتەپە، لەوێ گەرمیەکەن هەر گۆرانی نا هەڵپەڕکێ و ئەمانە بە ئەی ڕەقیب و دروشمەکانی حەزبی دیموکرات کۆتایی بە حەفلەکەیەنن. Hasım yok, hasım yok,